دوای شەڕی ناوخۆی هەرێمی کوردستان ئەو شەڕێکە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوویدا ئێدی دوو بەرە لە ناوچەکەیە دروست بوون ئەو دوو بەرەیە بەرەیەکیان بەولایەوە بەلای تورکیادا کەوتەوە بەرەیەکیان بەلای ئێراندا کەوتەوە ئەمە گۆڕانکاریەکی ئەقلیمی لە ناوچەکەیە دروستکە هەم لە عەقڵیەتی ئێران و هەم لە عەقڵیەتی تورکیشە بەڵام ئەوە زیاتر لە دوای پرۆسەی سیویەکی ئاب و گەڕانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ناوچەکەیە و ئیدی گەردەلوولی تۆڵەی دووەمە لە ساڵی 1990 ئیدی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوی نابەرە و ئازادکردنی ناوچەکانی ژێردەسەڵاتی پارتیدا بوون ئیدی تورکیا بە تەواوەتی پرۆژەکەی بردە بواری جێبەجێکردنەوە لە ناوچەکەیە ئیدی اتفاقیەکی لەگەڵ تورکیا کرد لە ناوچەکەیە ئیدی ئەوە بوو کە لە 27 یازدا پەلاماری هەموو هێزی پێشمەرگەدرا بە دەبابەکانی تورکیا ئیدی ئەوە بۆ پرۆژەیەک بۆ داگیرکردنی هەرێمی کوردستان و لەکەدارکردنی سیادەی عێراقیشا لەو کاتەیە بەڵکم هەر دەوڵەتێک هەر وڵاتێک سیادەیەکی تایبەت بەخۆی هەیە بەڵام هەرچەندە لەو کاتەیە عێراق لە ژێربەندی عەوتا بوو نەیەتوانی ئەو جوڵانە بکاتن بەڵام ئێستانەکە پرۆژەی تورکی لە ناوچەکەدا پرۆژەی داگیرکردنی هەرێمی کوردستان بەڵکم پرۆژەیەکی بچکۆلانە نییە و تورکیا ئێستاشی لەگەڵدا بێتن ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1926 و لە دەستدانی ویلایەتی مووسڵ تەموعی ئەوەی هەیە جارێکی دیکە بێتن ویلایەتی مووسڵ داگیر بکاتەوە بەڵام من پێم وایە وەکو خۆم ئەو نەهجێکی ئێستانەکە ئەردوغان و تورکیا هەیەی نەجێکی سەرکەوتو نییە چونکە پرۆسەی ئێستانەکەی سیاسی ناوچەکە پرۆسەیەکی ئاڵۆزە بەڵام تورکیا مەبەستی لەوە نییە سڵح لەگەڵ کووردا بکاتێنە بێتن دام بە دەوڵەتێکی کوردی دابنێتن یانە بۆ پاراستنی کیانی کوردی هاتبێت ئەو ناوچەیە بەڵکوم هاتووە بۆ لەباربردنی ئەو کیانێکی ئێستانەکە لە هەرێمی کوردستان لە ساڵی 1990 دروست بووە. بەڵێ هاوکاری و هەماهنگێکی زۆر پتە هەیە بەڵکم حیزبی سیاسی هەیە بۆ مانەوەی بەرژەوەندی خۆیان بۆ مانەوەی بەرژەوەندی خۆیان پەنا بۆ هەموو هێزەکانی دەرەوەی خۆیان نەبن بەڵام ئامادەنین بێن لەگەڵ یەکێک لە عەزابە سیاسی کوردەکان دابنیشن سولح و مەساڵحی خۆیان لەسەر مێزەکە گفتوگۆ بکەن ئێستانەکەشی لەگەڵ دابێتن لە ناوچەکانی لەو ناوچەیەی کە ژێردەسەڵاتی پارتیە بارگا و هێزی تورکیا ئامادەی تێدا هەیە بەڵکو پێویستە کورد بگەڕێتەوە سەر قۆناغی گفتوگۆی خۆی بۆی بتوانێتن لەگەڵ دەوروبەری خۆیان گفتوگۆ بکاتن بۆی بتوانێتن لەگەڵ لەناو خۆی ڕێکخاتەوە خۆی پەرتەوازەبوونی کورد لە قۆناغەکانی ڕابردوودا زیانی زۆری بە قەزەی کورد گەیاندووە بەو پێوەی هەر کاتێکەوە کورد لە ناو ماڵی خۆیدا یەکگرتو نەبووە ئەوە دوژمنان ئیسفادەیان لەو یەکگرتنەوەی گرتێ و توانیان بە ئاسانیش کورد لە زۆر بواردا بشتێن و بەسەریشیدا زاڵ بن ئەگەر بێت و مەسەلەن کورد لە قەزای نیشتیمانیەکان قەزای نەتەوەییەکان یەکگرتو بن بێکەوە یەک پاکێج بن لەسەر ئەحداسەکانی دەوروبەروەداتن ئەو بێگومان ئەوە قووەتێکی سیاسی زیاتریە ئەدەنە بەرخۆی و دۆزی ڕەواکەش خۆیان بەڵام کاتێکەوە لایەنێک یان حزبێکەوە لە هەرچا پارتی کوردستاندا کە دەیوێت خۆی بسەپێنێت و ڕێکەوتن لەگەڵ لایەنێکی دەرەچی بکات و بێت دەستی ناوە خۆی پێ ببڕێتن ئەوە بێگومان بە زیانشتێتەوە بۆچی چونکە بە درێژایی مێژوو ئەو شۆش و ڕاپەڕینانێکەوە کراون هەمیشە دژمنان لە هەرچا پارتی کوردستان هەولیاندەوە ئەو شۆش و ڕاپەڕینانە لە ناو بەرن ئەویش لە ڕێگەی ئەوەیەکەوە یەکەم شت تەفرەقە و دووبەرەکی بخەنە ناو هێزە ناخۆیەکان ئینجا بێن بەسەر شۆشەکەدا زاڵ بن کەواتە لێرەدا مە پێویستە وەکو کورد وەکو نەتەوەی کورد لە قەزای نیشتیمانیەکاندا یەکگرتو بین خۆی ئەگەر بگەڕێنەوە بێمێژوو تورکیا جیاوازی ناکات لەوان ئەحزابەکانی کورد لە چاوی ئەوەوە لە دیدی سیاسی ئەوەوە تورکیا هەموو ئەحزابەکانی باشووری کوردستان بە یەک چاوسەی دەکاتن مەبەستی قەزەیەکی گەورەتر ئەویش بریتێ لە خاک تورکیا دەیەوێتن لە دوای ئەوەی کە لە دەوڵەتی عوسمانی ڕوخە دەوڵەتی تازەی تورکیا دامەزرا دەیەوێت ئەو ناوچانی کە پێشتر لە ژێر دەستی دەوڵەتی عوسمانیدا بووە بەدەستی بینتەوە بە تایبەتی کە پێی دەگوترێت ویلایەتی شارە زور یان مەسلەی ویلایەتی مووسڵ کە باشووری کوردستانی ئێستا پارێزگای کەرکووک و سلێمانی و هەتا هەولێر و ئەو کاتی دۆ قەزا بۆ هۆچش ئەگرێتەوە مەبەستی تورکیا ئەوێ بێت بە ئاشکرایی بێت فراوانخوازی لە سەرخاچی باشووری کوردستان بکات بێت داگیری بکات و لەو ڕۆژەوە بەرنامە و پلانی خۆشی هەیە ئەگەر بشێتن هیچ شەرم لە هیچ حیزبولانێکی سیاسیەوە کاتن بڵێتن ئەمە ڕێکەوتنم لەگەڵ فلان حزب یان فلان حزب ڕێگەی پێدا و میان فلان حزب ڕێگەم پێنادا